سڵاتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم لەوانەی چواردەیەمی خولی فێربوونی زمانی عەرەبی جڵفە بێتانەگەمەوە. ئازیزان بۆ ئەم وانەیەش چەند ڕستەیەکی گفتوگۆی نێوان دوو کەسم بۆ ئامادە کردوون کە باس لەواکەن مەسەڵەن هاوڕێیەک بە هاوڕێیەکی ترەڵێ بچین بۆ بازار ئەویشەڵەیە دێم یان نایم ئیتر ئەم گفتوگویانی کە لە نێوان دوو کەسا ڕوو دەدات باس لەم گفتوگۆیەکەین چەند ڕستێکم بۆ ئامادە کردوون ئێستا ڕستەکانتان بۆ ئەنووسم و دواتریش ئەکەین بە کوردی. باشە، بۆ نمونە تۆ لەگەڵ هاوڕێیەک تای ئەڵێ باس بینێ بچین بۆ بازار یان پرسیاری لێکەی سبەی نێدەی بچین بۆ بازار چی پێڵێ بە عەرەبی؟ پێڵەی باچر تجي نروح للسوق بەم شێوەیە باچر تجي نروح للسوق واتە چی؟ واتە سبەی دەی بچین بۆ بازار واتە چی؟ واتە سبەی دەی بچین بۆ بازار یان دەی سبەی بچین بۆ بازار با بکەین بە کوردی بەم شێوەیە ئەبێتە چی؟ ئەبێتە سبەی دەی بچین بۆ کوێ؟ بۆ بازار. سبەی دەی بچین بۆ بازار تۆ لە هاوڕێکەتە پرسی. باشە، وشەکان بەراورد دەکەی. باچر بەواتای چی؟ بەواتای سبەی. باچر بەواتای سبەی. تجی واتە دەی واتە دەی. نروح ئەمە وابێکمان نوقسانە ببورن. نروح واتە بچین. نروح واتە بچین. للسوق واتە بۆ بازار. للسوق واتە بۆ بازار. سەیری ئێرە بکەن ئەم لامە لێرەیە بەتەنیا بەواتای بۆ هاتووە. لی یاخود لێک لە خوێنەوەیە خۆی لێ بەڵام لە خوێنەوەیە بە لە ئەخوێنێتەوە. للسوق بەواتای چی هاتووە؟ ئەم لە بەواتای بۆ. سوگەکەش بەواتای بازار هاتووە. باچر تجی نروح للسوق واتە چی؟ واتە سبەی دەی بچین بۆ بازار. سبەی دەی بچین بۆ بازار. هاوڕێکە لەم حاڵەتەیە چی و پێڵێ؟ لەم حاڵەتەیە وتمان ڕەنگە هاوڕێکە بڵێ بەڵێ دێم، ڕەنگە بڵێ نەخێر نایم. باش، ئەگەر وتی نایم چیەڵێ؟ بۆ نمونە ڕەنگە بڵێ لا ما ئەجی. بۆچی؟ عندي شغل. عندي شغل. لا ما ئەجی عندي شغل. ئەمە تۆ پرسیارە لێ کرد پێشتر باسمان کردمان باچر تجی نروح للسوق پرسیاری لێ کەوتە سبەی دەی بچین بۆ بازار. هاوڕێکە وەڵام تەداتەوە ئەڵێ چی؟ ئەڵێ لا ما ئەجی عندي شغل. واتە چی؟ واتە نەخێر نایم، ئیشم هەیە. عندي شغل واتە ئیشم هەیە. لا ما ئەجی عندي شغل واتە چی؟ واتە نەخێر نایم ئیشم هەیە. بە ئەم شانش بەراورد بکەین. لا بەواتای نەخێر هاتووە. ما ئەجی واتە نایم. ما ئەجی واتە نایم. عندي شغل بەسەر یەکەوە واتە ئیشم هەیە. عندي واتە هەمە یان هەیە. شغل بەواتای ئیش هاتووە.
وەکوتم ئەندی بەواتای هەیە شغل بەواتای ئیش هاتووە. ڕستەکە دووبارەکەمەوە هاوڕێکە و پرسیارە لێ کرد وتە باچر تجي نروح للسوق ئەمیژەڵێ لا ما ئەجی عندي شغل. باشە بە دوای ئەم ڕستەیە ڕەنگە هاوڕێکە و شتێکە پێ بڵێ. طبعاً بێگومان زۆر بەمان هاوڕێمان هەیەوە پێکەوە چوونێتە هەندێک شوێن زۆر جار هاوڕێکە و پێتەڵێ با بچینە شوێنێک تۆ ئیش هەیە و حەزیشەکەی بچی لەگەڵا بۆیە داوای چی لەکەی داوای لەکەی کە تەخیری بخاتە کاتێکی تر بە ئەوی بەیەکەوە بڕۆن. لەم حاڵەتەیە چی پێڵی لەم حاڵەتەیەڵی خەلیها على عقب باكر واتە چی سیکەن ئەم علایە چۆنە خوێندێتەوە با بە شێوەی نووسینەکە بینوسین دواتریش خوێندنەوەکەیتان پێڵە. خليها على عقب باكر واتای چی خليها على عقب باكر ئەمە هەڵەیە ببورن واتە چی خليها على عقب باكر واتە چی واتە بیخە دوو سبەی. تۆ وەکوتم پێڵەی وەرە سبەینە بچین بە بازار ئەو سبەینی ئیشی هەیە ئەڵێ نەخێر نایم لا ما ئەجی عندي شغل هەر بە دوای ئەویشا داوایەکەی لێکە ئەڵێ خەلیها على عقب باكر واتە چی واتە بیخە دوو سبەی واتە بیخە دوو سبەی حەز ناکا جێی بێڵی بەتەنیا بڕۆی بۆ بازار حەز ئەکات لەگەڵ تا بێ بۆ بازار داوا لێکاڵێ خەلیها على عقب باكر واتە بیخە دوو سبەی. وشەکان بەراورد دەکەین خەلیها واتە بیخە خەلیها واتە بیخە على عقب باكر واتە عقب باكر واتە دوو سبەی. ئەم علایە تۆزێک سەریع خوێنێتەوە لە با بڵێین خوێنەوەی جڵفیە بۆ نمونە ناڵێ بە زەقی ناڵێ على عقب باكر ئەڵێ العقب باكر العقب باكر ها تۆزێ بە سەریعی خوێنێتەوە العقب باكر بەو شێوەیە تۆزێ بە سەریعی ئەداکرێ. خليها على عقب باكر واتە بیخە دوو سبەی خليها على عقب باكر. باشە هاوڕێن ئەگەر هاوڕێکە ڕازی بوو بەم داوای تۆ ئەڵێ چی ئەڵێ بۆ نمونە ئۆکەی یان ئەڵێ زێن عقب باكر نروح زين عقب باكر نروح واتە باشە دوو سبەی ئەڕۆین واتە باشە دوو سبەی ئەڕۆین. تۆ جوابت دایەوە ئەوتی بیخە دوو سبەی وتی خەلیها على عقب باكر تۆژەڵێکی تۆش ئەگەر ڕازی بی بەداواکەی ڕۆشنەکەی بازارتان بخەنە دوو سبەی ئەڵێ چی ئەڵێ زێن عقب باكر نروح واتە باشە دوو سبەی ئەڕۆین. زێن بەواتای باشە هاتووە دوو سبەی وەکووتمان عقب باكر واتە دوو سبەی ئەڕۆین بەواتای نروح واتای ئەڕۆین. باشە دوای ئەمە کە ئەم قسەی کرد
هاوڕێکە و پرسیارێکی تری لێ کاتەوە ڕەنگە زۆر نزیک بێتەوە بێوێ بزانێ بۆچی ئەڕێەوە بازار ئیش و کارە هەیە یان تەنها بۆ پیاسەیە گەڕۆی بە بازار پرسیاری چی و لەیەکە ئەڵێ شي عندك شغل بالسوق شي عندك شغل بالسوق واتای چی شي عندك شغل بالسوق بەواتای چی هاتووە بەواتای چی ئیشێکت هەیە لە بازار بەواتای چی ئیشێکت هەیە لە بازار پرسیاری لێ کردیت ئەڵێ چی ئەڵێ شي عندك شغل بالسوق واتە چی ئیشێک هەیە لە بازار تۆ بە ئەوتووە با بچین بۆ بازار ئەویش حەزەکە بزانێ بۆ چییە چی بە بازار ئیش هەیە لە بازار یاخود نەخێر تەنها ئەچی بە بازار پیاسەیەکەکەی و دووبارە ئەگەڕێنەوە و کاتێکی خۆش لە بازار بەسەرەبن زۆر بەمانەشین بە بازار ڕەنگە هیچ ئیشێکیشمان نەبێ بەڵام هەرچین سەردانێکی بازارەکەین و ئەگەڕێینەوە باشە ئەم پرسیاری لێ کردی ئەو تۆ جوابێتەوە ئەڵێ چی ئێشتێکە هەیە لە بازار تۆ چی پێڵەی تۆ پێڵەی محتاج بۆ نمونە بعض الشغلات أشتريهم أڵێ چی محتاج بچی بعض الشغلات أشتريهم بعض الشغلات أشتريهم محتاج بعض الشغلات أشتريهم واتا چی واتا هەندێشتم پێویستە ئەیکڕم واتا هەندێک شتم پێویستە دەیکڕم واتە هەندێک شتم پێویستە دەیکڕم باسمان کردمان پرسیاری لێ کردی وتی شي عندك شغل بالسوق واتە ئیشت چییە لە بازار شي عندك شغل بالسوق واتە ئیشت چییە لە بازار تۆژەڵی محتاج بعض الشغلات أشتريهم واتە پێویستم بە هەندێک شت هەیە ئەیکڕم باوشەکان بەراورد بکەین هەندێک واتە بعض هەندێک واتە بعض شت بەواتای هەندێک شت بەواتای چی هاتووە شغڵات تقریبا بەواتای شغڵات هەرچەند ئەم شتە دەقاودەق واتای شغڵات ناگەینێک و تەرجەمەی حرفی بەڵام لێرەیە ئەم شتە بەواتای شغڵات هاتووە وەکوتم وەکو دەقاودەقی وشەکە وەکو تەرجەمەی حرفی شغڵ بەواتای ئیش یاخود کار هاتووە بەڵام لێرەیە شغڵات بەواتای شت هاتووە باشە پێویستە وشەی سێم واتە چی واتە محتاج واتە پێویست محتاج واتە پێویستمە ئەشتەریهم واتە دەیکڕم چوارەم ئەشتەریهم واتە دەیکڕم محتاج بعض الشغلات أشتريهم واتە هەندێک شتم پێویستە دەیکڕم باشە ڕەنگە پرسیارێکی تری لێ بکە بڵێ بۆ نمونە یەکێکی تر لە هاوڕەکانتان نایە لەگەڵتانە تەنها دوو بە دوو ئەتانەوێ بچن بۆ بازار یان هاوڕێکی ترتان لەگەڵایە ئەڵێ چی ئەڵێ بەس ئانی ویاک نڕۆح بەس ئانی ویاک
نەڕۆح واتە چی؟ واتە بەس یاخود تەنها من و تۆ دەڕۆین، واتە تەنها من و تۆ دەڕۆین بەس بە واتای تەنها، بەس بە واتای تەنها هاتووە. ئانی و یەک واتە من و تۆ دەڕۆین، ئەمە دیسان واگەکمان نوقسانە. نروح واتە دەڕۆین، ئەمە دووەم بوو، ئەمەش سێم بوو. هاوڕێیان با لێرە تێبینی شتێک بکەین. ئەگەر دەقاودەق تەرجەمەی حرفی بکەین ئەبێتە ئانی و ئەنتە، من و تۆ. بەڵام لە زمانی با بڵێن عەرەبی جڵفەیە ئەوان ناڵێن ئانی و ئەنتە. ئەگەر بڵێن من و تۆ ئەڵێن ئانی و یاک واتە من و تۆ. ئانی و یاک لە شوێنی ئەوەی یاخود لە جێوی بڵێن ئانی و ئەنتە ناڵێن ئانی و ئەنتە، ئەڵێن ئانی و یاک واتە من و تۆ. بەس ئانی و یاک نەڕۆح واتە تەنها من و تۆ دەڕۆین بۆ بازار یان تەنها من و تۆ بڕۆین بۆ بازار. تۆش پێڵی چی؟ ئەگەر هاوڕێکی لەگەڵتانە بێ یان هاوڕێکی ترتان بەنیاز بێ لەگەڵتانە بێ ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر بەتەنها نەبن هاوڕێکی تر بێوێ لەگەڵتانە بێ ئەڵێ نەخێر لا. بۆ نمونە ناوێکە دەی یەکێک لە هاوڕەکانە، بۆ نمونە عەلی. عەلی هەم یجی ویانە واتە چی؟ واتە نەخێر عەلیش دێ لەگەڵمانە، واتە نەخێر عەلیش لەگەڵماندا دێت. نەخێر عەلیش دێت لەگەڵمان. یاخود بەم شێوە بڵێن عەلیش لەگەڵمان دێت، فەرقی نییە، بەڵام عەلیش لەگەڵمان دێت واتە چی؟ لا عەلی هەم یجی ویانە، نەخێر عەلیش لەگەڵمان دێت. وشەکان بەراورد دەکەین، نەخێر بە واتای لا هاتووە، عەلی هەر ناوەکەیە لێرەش هەر بە عەلی هاتووە. ئەمە دووەم بوو، ئەمەش دووەمە. ئەم هەمە بە واتای چی هاتووە؟ ئەم هەمە بە واتای ییش. وتمان عەلیش. ئەم ییشە ئەمە بە واتای هەم لێرەیە هاتووە، ئەم ییشە ئەم هەمە ئاگەیەنێ. باشە، یجی واتە دێت، یجی ئەمە وشەی چوارەمە واتە دێت. ویانە وشەی پێنجەمە واتە لەگەڵمان. لا عەلی هەم یجی ویانە، نەخێر عەلیش دێ لەگەڵمان. یان پێڵەی ئی بەس ئانی وەنتە، بەس ئانی ویاک، بەڵێ بەس خۆم و خۆت بەیەکەوە ئەڕۆین. هاوڕێیان ئەمە وانەی چواردەیەمی خولی فێربوونی زمانی عەرەبی جڵفە بوو. بۆ هیوایم کە سووتان لێوەرگرت بێ و هیوادارم کە ئەگەر وانەکەتان بەلاوە بە سوود بوو یاخۆ سووتان لێبینی لایک و کۆمنتان بیر نەچێ بەوەی بە زۆرترین هاوڕێیان بگاوە لێی سوودمەند بوون. بە هیوای کاتێکی خۆش تاوانێکی تر دەمۆلاتان بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.